يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. پێشەکی بەناوی خوای گەورە سوپاسی کەناڵەکەتان دەکەین بۆ هاتنی دەستگای نووری حیکمە. من ناوم پێشەنگ سیروانە، تەمەنم 14 ساڵە. ئەلحەمدولیلا بۆ ماوەی 6 ساڵ زیاتر دەبێت لە نووری حیکمام و توانیومە بە پشتیوانی خوای گەورە نزیکی 14 جوزء لەبەر بکەم و زۆر سوپاسی مامۆساکان دەکەین. ئەلحەمدولیلا ئێمە هەوڵمان داوە کە ئەو قورئانانەی لەبەری یەکەین بە تەجویدەوە بێت. جا لە کاتی دەرس خوێندنا مامۆساکان کاتی تایبەتیان بۆ داناوین لەبەرەوەی بە تەجویدەوە قورئانەکان لەبەر بکەین و زۆر تەرکیزیان کردووە سەرەوەی کە چەندێک گرنگی بە تەجوید بدەین. الذين كفروا وصدوا عن سبيل الله أضل أعمالهم والذين آمنوا وعملوا الصالحات وآمنوا بما نزل على محمد وهو الحق من ربهم كفر عنهم سيئاتهم وأصلح بالهم. إن شاء الله بپشتیوانی خوای گەورە لە داهاتوودا هەوڵ دەدەین هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەین و مامۆساکانی نووری حیکمە هاوکارمان زۆر دەستخۆشیان لێەکەین. ئێمە وەکو تەلەبەکانی نووری حیکمە زۆر دەستخۆشیان لێەکەین بۆ هاوکاریە گەوریان. داوام وایە لە هەموو هاوتەمەنەکانی خۆم و ڕەفیقەکانی خۆم کاتی خۆیان بەشتی پڕوپوچەوە نەکوژن وەرن بۆ دەستگایەکی جوان وەکو نووری حیکمەیان وەکو هەر دەستگایەکی دیکە کە فێری زانستە شەرعیەکان ببن و بە جوانی قورئان فێر ببن و گرنگی بە عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامیش بدەن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم طاسين تلك آيات القرآن وكتاب مبين واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا. ناوم ياداش داسم محمد لێرە هاتوون بۆ ئێرە لەبەرەوەی قورئان لەبەرکەم سوپاسی مامۆساکان مەکەم دایکم هاوکاری کردوم مامۆساکان یارمەتیان دا و سوپاسیانەکەم یاخوا تەمەنیان درێژ بێت هەتا یەک تەمەنیان درێژ بێت و لە پۆلی 4 و 15 جوزئم لەبەرە و تەمەنم 9 ساڵە. سوپاسی مامۆساکانەکەم لەبەری یارمەتی سپاسی خواکەم لەبەرەوەی ئەم چەند کۆمەڵە مامۆسایی ناردووە لەبەرەوەی یارمەتیم ناڵدەن و قورئانیان پێ لەبەرکەن و سەرقاڵ نەبن بەشتی ترەوە. فأجاءها المخاض إلى جذع النخلة قالت يا ليتني مت قبل هذا وكنت نسيا منسيا. وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. السلام عليكم ورحمة الله. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ئیشەکەی ئێمە هەم پەروەردەیە هەم ڕۆشنبیریە و یەکێک لەو بەشانەی کە هەمانە یەکەی بەهرەدارانە. یەکەی بەهرەداران کۆمەڵی ئیشێک لەگەڵیانە جێبەجێ ئەەکەین و یەکێک لەو کارە گرنگانە حیفزی قورئانە. ئەلحەمدولیلا یەکەی بەهرەداران لێرە کارایە و ئەمە چەند ساڵێکە بەرنامەیەکمان هەیە بۆ حیفزی قورئان بۆ ئەوەی هەروەکو چۆن خوێندنەوەکەی بەڕێکوپێکی حیفزەکەیشی بە چاکی بەڕێکوپێکی و لەگەڵ حیفزەکەی شاگرنگی ئەدەین بەڕێخوێندنەوەی قورئان واتە بە تەجویدەوە و هەب بۆ ئەو بابەتە ئێمە مەنهەجی تایبەتمان هەیە. لەو مەنهەجەیە قوتابی کەوا کاتێ دێت هەر لە سەرەتاوە دوای فێرکردنی ئادابەکان فێریەوەیکەین کە چۆن قورئانی وەرگرێ و چۆن حیفزی بکە و مراجعەمان هەیە و ڕۆژی تایبەتمان هەیە و کۆمەڵێ مامۆسا کە
لە توانایان ڕائبینین و تایبەتمان کردووە بە حفظی قورئانەوە و سوپاس بەخوا جێدەستیان دیارە و ئومێد دەکەین کە دایکان و باوکان سوود لەم ئەزمونە وەربگرن و بۆ ئەوەی کەوا خۆیان و قوتابیانن مناڵەکان بەختەوەر بن با بێن پەیوەندی بکەن بۆ ئەوەی لە دنیادا سەربەرز بن و لە قیامەتی شاتاجی زێڕین و عابای کەرامەیان لێ بەرکرێ و خوا گەور و ڕێزیان لێ بنێ و دڵنیای دایک و باوکیشانەکەین ئەوانەی کە ئەمڕۆ خەمی مناڵەکانی ئەخۆن لە پاشە ڕۆژە گەور بوون بێخەمن بەڵام ئەگەر خەمیان نەخۆن بە دڵنیاییەوە خەم و پاژارەیان بۆ دروستە بێ و دەستان خۆش بێ. بسم الله الرحمن الرحيم. سەرەتا سوپاس و دەستخۆشیم بۆ کەناڵی پەیام بۆ ئەم چاوپێکەوتنە و بەسەرکردنەوەیە. ئێمە لە دەستگای نووری حیکمەوە پەروەردە و ڕۆشنبیری لقی هەڵەبجە گرنگی زیاتر بە خوێندنەوەی قورئانی پیرۆز بە شێوەیەکی دروست بەستەنەد هەر لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسسەلام هەتا کۆتا مامۆستای قورئانی قوتابیەکانمان لەسەر شێوەیەکی دروست فێری قورئان خوێندن ئەکەین. لەگەڵ قورئان خوێندنە لەبەرکردنی قورئانی پیرۆزیش لە لقەکەمانە بەردەوامە و گرنگیەکی زۆر زیاتری پێدەدەین. کاتی تایبەتمان بۆ دیاری کردووە کە قوتابیەکانمان بە شێوەیەکی جوان و دروست و بە شێوەیەکی سەنەد قورئان لەبەر بکەن. قورئان قوتابیەکانمان ئەلحەمدولیلا توانیوانە ئاستێکی باش لە قورئان خوێندن لەبەر بکەن. لە سنووری لقمانە تا ئێستا 12 قوتابیمان سەرجەم قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. لە خوار 30 جوزئی قورئانەوە قوتابیانمان لە 1 جوزئەوە هەمانە هەتا زیاد لە 15 جوزە ساڵانە تاقیکردنەوەیان بۆ ئەنجام ئەدەین و سەرکەوتووان خەڵات ئەکەین. بۆ نمونە قوتابیمان یاداشت ئاسۆ ئەلحەمدولیلا توانیوێتی لە لای ئێمە 15 جوزە قورئان لەبەر بکات. محەممەد پێشەنگ سیروان کە قوتابێکی نمونەیمانە لە ڕەوشت و لە ئاکار لە سەرجەم تاقیکردنەوەکانی تریشیاس بەسەرکەوتوانە توانیوێتی لە بوارەکانی ترا پلەکانی بەرزی یەکەم بەدەست بهێنێ. لە قورئانی پیرۆزیشا قورئانێکی باشی 14 جوزە قورئانی لەبەرە. لە سەرجەم بازنەکانی سنووری لقدا بە هەمان شێوە ئێمە قوتابیەکانمان لە ڕووی لەبەرکردنی قورئانی پیرۆزەوە ئەلحەمدولیلا ئاستێکی باشیان بڕیوە کە سەرجەم قوتابیانمان لە ئاستی سنووری لق و بازنەکانمانە لە 600 قوتابی زیاتر قوتابیمان هەیە لە شوێنەکانە. ئەلحەمدولیلا ڕۆژانە کە قورئان لەبەر ئەکەن ئاستەکانیان بەرەو پێشتر ئەڕوا مراجعی لەبەرکردنیان بەو شێوەیە ئەبێت کە ئەم هەفتەیە هەر چەند لەبەر ئەکا هەفتەی داهاتوو لێپرسینەوەیان لێ ئەکرێتەوە لەوەی کەوا لە پێش و لەبەریان کردووە لە تەسیحەیانە لە هەڵەکانیان بۆیان چارەسەر ئەکرێ. پاشان بڕگەی یاخود بڵێن ئەو بڕە تازەی کە پێی لەبەر ئەکرێ لە جومعەی داهاتووە دووبارە لێ ئەپرسرێتەوە بەو شێوەیە. و قوتابیانمان ئەلحەمدولیلا لە بەرەو پێشچوونان لە هەموو ئاستەکانە زیاد ئەکات. سوپاسی دایکان و باوکان ئەکەین کەوا متمانیان بە ئێمە داوە و قوتابیانیان بەخشیوە بە ئێمە. ئێمەش ئەو ئەرکەی کەوا لەسەر شارمانە ئینشاءالله بە پێی پێویست لە توانامانە هەبێ بۆیان جێبەجێ ئەەکەین. خزمەتێکی باشیان ئەەکەین ئەوکەی لە توانای ئێمە هەبێت. خوای گەورە نمونیان زیاد کە دووبارە سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم چاوپێکەوتنەوە لە خزمەت.